دکتۆر سیامک بەهرامی مامۆستای زانکۆ لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر هاتن. ئەمەوێ بزانم کە سوودمەندی گەورە لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کێ ئەبێت؟ عەرزی سڵاوم هەیە لە خزمەتی ئێوە و بینەرانی خۆشەویستانە. خب ئەم پرۆژە هەروانە کە خۆتان باستان کرد پرۆژەیەکی زۆر گەورەیە. ئەم پرۆژەیە پرۆژەیەک نییە کە بە عێراق یا بە ئێران محدود بێتەوە. قەرار ئەم پرۆژە لە مەسیری سووریەیەکی عبور بکە بە تا دەریای ناوەڕاست بچێت. ئەم پرۆژە لە دەورانێکا خەریکە ئەتفاق دەکەفێکێ ئێمە دەبینین کە کوریدۆرانێکی زۆر لە ناوچەکە خەریکن شکڵەگرن. کوریدۆری چینیەکانە ئەو جادەی ئەبریشەمی قەدیمیە، کوریدۆری ئایمەکە کە ئامریکایەکان هانە پاڵپشتین لە عەرەبستانەوە دەڕواتە ئوردن دەڕواتە ئیسرائیل. ئەم کوریدۆریچە کە ئێران و عێراق و لەگەڵ سووریا قەرار بوو لەسەری سەرمایە گوزاری بکەن و بە پێشاتە ئەمنیەکان کە ئیسا لە ناوچەکە ڕوویداوە کەمێک داهاتی ئەم مەسئلە بە ئیستیلاح ڕوون نییە لێمان کە ئایا ئەتوانێت بە سەرنجام بگەیە یانە، ولی خب لە بواری ئێران و عێراقدا دەتوانین بڵێن کە پرۆژەکە ڕێکەوتووە، پرۆژەکە ئەتوانێت بە سەمەر بگەیە. ولی ئەوە کە لە سووریەوە بچێت و تورکەکان ڕێ بدەن بەم پرۆژە و سووریەکانێک جدید هاتوونە حکوومەتیان گرتووە لە ناو سووریا بتوان لەگەڵ ئەم پرۆژە کنار بێن، ئەوە هەنووز لێمان ڕوون نییە. پرۆژەکەی پرۆژەیەکی زۆر گەورەیە. ئێران وەسڵ دەکا بە دەریای ناوەڕاستەوە و فقط بە دەریای ناوەڕاستی تۆ محدود نابێت. قەرارە ئێران بە حابێک بێ بۆ تەوزیعی کەلوپەل، بۆ تەوزیعی ئێنەرژی، بۆ تەوزیعی گاز، نەفت بۆ ئوروپا و شماڵی ئافریقا. باشە دکتۆر، باسی کۆریدۆرە جیاوازەکانتان کرد کە لە ئێستاە خەریکن دروست دەکرێن، جێبەجێ ئەکرێن یا جێبەجێ کراون. ئێران هەوڵیشی هەبوو کە بەشێک بێت لە پرۆژەی ڕێگەی گەشەپێدان لە عێراق، بەڵام ئەمێ بزانێکم کاریگەری ئەم ڕێگەی خسرەوی بەغایە چی ئەبێ لەسەر کۆریدۆرەکانی تر؟ هیچ کاریگەریەک دروستەکە لەسەر ئەو ڕێگانە کە لە ئێستاە لە جێبەجێکردنە؟ قەتعاً ئەم کۆریدۆرانە کە هەن ئەتوانین بڵێن نزیکترین کۆریدۆرانێکی ڕەقیبی کۆریدۆری خسرەوی بەغدان یەکێک کۆریدۆری رازیوانە کە ئێران بە تورکیەوە وەسڵ دەکا و لەولاوە بە ئوروپاوە وەسڵی دەکات. یەکێک کۆریدۆری ئینستەک یا باکوور باشوورە کە لە هەند و شروع دەبێت لە بەندەری چابەهار و ئەڕوا بۆ ئاسیای میانە و کۆریدۆری شەلەمچە بەسرەیە کە ئەمانە ڕەقیبی ئەم کۆریدۆرنە، وەلێک ئەم کۆریدۆرە لەسەر تەواوی ئەو کۆریدۆرانە مەزیەتی هەیە. بۆ ڕەقیبێکی بۆ کۆریدۆری ئیمیک، بۆ کۆریدۆری ئەتوانێت لە ئایندەی تا وەسڵ بێ بە کۆریدۆری چینیەکان و لە ناو مەنتەقا، چون هەروانە دەزانین ئامریکیەکان و چینیەکانی لەسەر ئەم کۆریدۆرانە لەگەڵێکا ڕقابەتیان هەیە. ولی ئەم کۆریدۆرە هەم تەوانی ئەویە هەیە بە کۆریدۆری ئامریکایەکان وەسڵ بێ، هەم تەوانی ئەوەیە هەیە بە کۆریدۆری چینیەکان وەسڵ بێ. ئەچێ بزانین داهاتووی ڕابطەی ئێران و ئامریکا، ئێران و غەرب چۆنە کە ئایا ئەم کۆریدۆرە ئایندەی چی دەبێت و بەرەو کام لا دەڕوە. ولی ئەم کۆریدۆرە پێدانێ بفەرمون ئەو سێ کۆریدۆرەکان کە باسم لێکردن کە ڕەقیبی نزیکی ئەم کۆریدۆرنە مەزیەتێکی زۆر کەمتریان هەیە. مەسەڵەن کۆریدۆری شەلەمچە بەسرەمان هەیە کە لەوێ ژێرسازی و بە ئیستیلاح ئەساسەکان لەوێ زۆر باش نین، ژێرساختەکان زۆر خراپن و مەسیرەکەی زۆر تۆلانیترە. ولی ئەم مەسیرەی کورتترە بۆ ئەوە کە ئێران لە شەرقی ئێرانەوە کە لە عێراقۆ شروع دەبێ ئەم کۆریدۆرە لە شارێک بە ناوی سەمەنگانی عێراقۆ وەسڵی دەکا بە ئوروپاوە و کورتترین ڕێگەیەکە بۆ ئەو کارە ئەنجام بدرێت. یعنی ئێمە ناوێ ئەم ئاماژە بەوە بکەین کە ئەم کۆریدۆرە فقط بە عێراق و ئێران محدود دەبێت و ئەهەمیەتێکی زۆری چیە هەم لە بواری ژیۆ ئێکۆنۆمیک و هەم لە بواری ئستراتیژیک و ئەتوانێت زۆر ئەهەمیەتێکی باشی هەبێ لە بابەتی اقتصادی و لە بابەتی هەناردنی کەلوپەلۆ بۆ ئوروپا، لە بابەتی پێکهاتە ترانزیتیەکان، بەرهەمهێنانی سەرمایە لە ناو مەنتەقەکە، ئەرز بێ مەصرفی سوخت و هاورد نەخواردنی هەزینەکان لە ناو مەنتەقا بۆ تجارەتکردنە. ئەلان تجارەتێکە لە بینی ئێران و عێراق هەیە نزیکی 15 تا 16 ملیارد دلارە کە ئەگەر ئەم پرۆژە باش بڕواتە بەرەو هەر لە سەری ئێران و عێراق نزیکی 6 تا 8 ملیارد دلار ممکنە بە ئیستیلاح حەجمی تجارەتەکە ڕێژەی تجارەتەکە لە
بين إيران وعراق بيت سري أم بروجي وأما حتى أم بروجي ممكن بعد ذلك هند لم كوريدور استفاده بکا کشورانی آسیایی يعني لم كوريدور استفاده بکن و كوريدوري کی زور باشه مزیتانی کی زور باشه 900 کیلومتر يعني اگر يمد النظري بدرين لسمنگان تا لازقيي سوريا نزيكي 900 کیلومتر ام كوريدوره طولي و زور كوريدوري کی باشه لشارانی کی باشي شو درواله هم لعراق هم لإيران مثلا باستان کرد لسمنگان و شروع دبیر ملايير نهاوند كنگاور صحنه كرماشان اسلام آباد خسروي اما لإيران لعراق ولخانقين و شروع دبیر فلوجه رمادي حديثه القائم لسوريا ابو كمال دير الزور حلب ادلب لاذقيه فكردكاني زور دتوان ام كوريدورات وانا توسعات يبقى حتى بو كركوك حتى بو هولير ولولا يجو بو قامشلو بو حسكه مناطق كردنشينكات وانا بقريت ودي وتنبات وجوبوكي دولتي العاني السورية حكمراناني العاني السورية ناو ادلب وحلب مسلط بوين والترككاني وانا لو شمالو عندك ناري دريانا وراستهن ممكن بتون رقيبي اوان محسوب دبن ممكن بروجكات جاري بصلاح كيشب كان و صلاح دعات يكون من بارون باڵێ دکتۆر من وەکو دوایین پرسیار زۆر بە کورتی ئەگەر وەڵاممان بنەوە وتان بەهۆی ئەو بارودۆخە ئاڵۆزە کە هەیە بە تایبەتی لە وڵاتانی چواردەورمان گومان هەیە لەوەی کە بهێڵن ئەم پرۆژە بە تەواوەتی سەر بکرێت بەڕای ئێوە گرنگترین بربەستەکان بۆ بە ئەنجام گەیشتنی پرۆژەکە چی ئەبێت؟ بنظري من گرنگترین و مهمترین بربەست و بەصلاح کێشە لەناو ئەم پرۆژەیە رابطەی ئێران و ئەمریکایە ئەگەر رابطەی ئێران و ئەمریکا دروست بێ ئەگەر گەمارۆکان لەسەر ئێران لا ببن ئەم پرۆژە ئەتوانێت پرۆژەیەکی زۆر باش بێ کە هەم لەسەر مەنافعی و بەرژەوەندی ئەمریکایەکان تەسیری هەبێ هەم بۆ ئێران و عێراق تەسیری هەبێ و حتا بتوانێت کێشە ئەمنیەکان و کێشە سیاسیەکان لە بینی ئێران و عێراقی تا بەاصطلاح لەبین بووە ولی گەورەترین بربەست گەورەترین مانع و مەترسی لەسەر ئەم پرۆژە رابطەی ئێران و ئەمریکای ئەگەر رابطەکە دروست بێ ئەم پرۆژەیە ئەتوانێت بە سەمەر بگەێت ئەگەری دروست نەبێ من داهاتێکی بەاصطلاح داهاتوێتی باش بۆ ئەم پرۆژە نابێت. زۆر سپاس دکتۆر سیامک بەهرامی مامۆستای زانکۆ لە کرماشان زانیاریەکی زۆر پوخت و وردەکاریەکی زۆر باشمان لێوەرگرتن زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بوون.